زەرجی 13 برای سووتان زەرجی داکمی سووتان بەداخەوە خوای گەورە ئامانەتەکەی لێوەگرت بۆ سوڵی ئەشاری چۆن دەکرێت شتیوان نییە لەلای ئێمە. بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکان سڵاوتان لێبێت لە پرسەی ئەو هاوڵاتیەم کە دوێنێ شەو لە ڕووداوی شەڕەتەقەی بەنزینخانەکەی شاری هەولێر بەهۆی دەستڕێژی گولە و بەرکەوتنی گولەی هەڕەمەچیەوە کوژرا ئەو کرێکار بوو پیشەی کاری سبوخ بوو و هاوکات خێزاندار بوو خاوەنی دوو منداڵ بوو. دەمەوێت گفتوگۆ لەگەڵ کەسوکارەکەی بکەم ئێستا براکەیم لەگەڵە سڵاوت لێبێت دوان ناخۆشیتان بێت پێم بڵێ ڕووداوەکە چۆن بوو ئێوە کەیزانیت. پێشەچی بەناوی خوای گەورە و میهرەبان بەخێراتنی ئێوەش دەکەم برایەکەی من دوێنێ لە ئیش بووە ئیشەکەی تۆزێک تاخیر بۆ ماوەتەوە خستیتی گوتێت تا خلاصی دەکەم دوای شەو خلاصی کردووە دەوری سەعات 8 لەو شوێنەی دوو کرێکاری لەگەڵ بووە ماتۆڕەکەی دایتە ئەوان و گوتی ئەوان ڕێیان دوورە و بە ئەوان بڕۆنەوە من بە تەکسی ئەچمەوە لەسەر جادەکە لە پێش بەنزخانەکە چاوەڕێی تەکسی کردووە یعنی ئەوە هاتیتە خوارە دوو کەسی کوشتێ و گولەی بە هەڕەمەچی تەقەی کردیا داوامان لە یاسا هەیە و داوامان لە خودی کاک مەسرووری هەیە بە زووترین کات بێتە سەخت و دەستخۆشیش لەو حکومەتەی دەکەین و لەو ئاسایش و پۆلیسانەی بە زووترین کات دەستگیریان کرد بەڵام دەستگیرکردن ئەوە نەبێ بە خێویکەن ئەوەمان نایە چونکە ئەوە زەرجی 13 برای سووتان زەرجی داکمی سووتان کوڕە شەهیدی شەخۆشی بابی شەهیدی سەنگەرە بابمان یعنی ئەو زولمە هەتاکەی ئێوە کەی زانیتان لە خەڵک زانیمە بۆچی خەڵک لە سعات و نیوەک دواتر زانیمە بەجلی کرێکاری بۆ تەسویرەکان دیارە بەراوبیتەوە بۆ سەر تەرمەکەی کە حکومەت بردبووی ئەمە هەر نەشمان زانیوە و هەتا چوینە توب عادل ئەوجا بەداخەوە خوای گەورە ئامانەتەکەی لێوەگرت بۆ داواش لە حکومەت دەکەین بەس قانونێکدانێ یعنی هەتاکەی تۆ سێ زەلام بکوژی بچێ مەعەتەی برنج و گۆشتی بخۆی بەڕاستی خەرچی دیش چاو لێ دەکاتەوە بەڕاستیەوە کارە سەعد بوونایەوە دوو کوڕی جوانی هێتیم کرد ئەلحەمدولیلا سوپاس بەخوای گەورە. پێم بڵێ کەسوکاری تاوانبار بکوژ پەیوەندیان بە ئێوە نەکردو تاوەکو قسەتان لەگەڵ ئاگام نینێ من وەک خۆم لەبەرەوەی پێم وتی ئەمە 13 براوین ئەوە شەهید بوو ماینەوە 13 ئەگەر پەیوەندی بۆوان نازامی ئاگاداریەکم نییە. سوڵی ئەشاری چۆن دەکرێت شتیوان نییە لەلای ئێمە شتیوان نییە سوڵی ئەشاری بە چ بکەین لەسەر چ برامێ کوشت داوەتان لە یاسا قانون کردی سەر و سەرچاو نەیکرد ئەلحەمدولیلا عەشایری ڕوعیمە لە ڕوعی برایەکەمان نە پیاوترە و نە جوانترە و نەڕێکترە گەنجەکی و هات جوانی 48 سار لە کرێکاری بێوە تو هەر بە هەڕەمەچی سعی بەنزخانە سعات 8 سیلا لۆچێ لە ناو بەنزخانە وەرە پێم نارێ لە ناو جەرگەی هەولێر بە ڕانەگەیشتینە جارێ ئێستا و ڕۆ یەکەم ڕۆژی پرسەکەیتی و سکالا یاسای حکومت خۆی وادەبینی سکالا یاسایی و هەموو شتێکی شەڵا زۆر بە زیادەوەش خوا عمریدا عمر باقی بێت دەیکەینەوە بە زیاتریش لێ ناگەڕێنێمەوەها بەدر سوتایی ببینێنەوە کۆتا قسەم داوا لە خوای گەورە دەکەمەوەلی لێی خۆش بێ لەو مردوی خۆش بێکی بە نەعەق کوژرا و شەهیدە ئینشاءڵڵا داواش لە کاک مەسرووری دەکەم بێتە سەرخەت سنوورێک دانێ لۆ ئەوەی ئەو چەک و لۆ ئەو کوشتنە یعنی تاکە ئێستەوە سبەی فەرمو ئەو کمەچی ئەدامی لۆ دەردەچیان و بەدەتا هەتای چار ساردی دەرێ عەفوەک هات چاریدی عەفوەک هات بەردەبی ئینشەڵڵا بەریش بی وەبی زۆر بە زیادەوەیش خۆمان لەگە بکەینەوە نەک بەکەمی سەر چاو بەخێر. بینەرانی پایتەخت میدیاوەی جێبیستی بن گوتە یەکێک لە براوە هاوکات کەسوکاری ئەو تۆ قسە دەکەیت ساحبی بەنزیخانە بەرپرسیاری گەورە ساحب بەنزیخانەیە خاوەن بەنزیخانە بێتە دادگاکردن بێتە گرتن بەڵێ دادگای کردێتن چۆکن ساحب بەنزیخانە ئەو جێگەی ئیشە جێگەی کەساباتە بانەی کردی بیتون بۆ سیلاح دەبێ بەنزیخانە چ پێویستی بە سیلاح ماشەڵڵا شارێکی ئەمانە ئەوە هەولێرە پایتەختی هەولێرە ئەتون لە شارێکی مووسڵنی لە عەویجەینی هەتا سیلاحی بکەینەوە بەنزیخانەی داوامان لە خودی کاک مەسروورە بخۆی بێتە سەرخەت نێتە سەرخەتەوە خۆمان چارەسەری دەکەین. عەزیزی
ئەوەی کە جێبستی بوون گوتەی براو کە سوکاری ئەو هاوڵاتیە بوو کە دوێنێ شەو لە بەنسیرخانەیەکی شاری هەولێر بەهۆی گولەی هەڕەمەچووە کوشرا کاتژمێر 8:30 خولەکی دوێنێ شەو لە یەکێک لە بەنسیرخانەکان ڕووداوێکی تەقەکردن ڕوودەدا تیایدا دوو هاوڵاتی بەنەتەوە عەرەب دەکوژرێت و هاوکات بەهۆی گولەی هەڕەمەچووەوە کەسێکی تریش دەکوژرێت واتە کەسی سێمی نێو ڕووداوەکە کە هیچ پەیوەندێکی بە بابەتەکە و کێشەکەوە نییە گولەی هەڕەمەچی بەردەکەوێت و دەکوشرێت ئەمەی کە ئێوەش گوێبیستی بوون گوتەی کە سوکاری ئەو هاوڵاتیە بوو.